کە تەشریفی لە تەبوک هێنایەوە ڕەمەزان بوو. دووڕوەکان پیلانێکیان دانا بۆ کوشتنی، بەڵام خوای گەورە ئەمی پاراست و ئەوانی ڕوڕەش کرد. کە گەیشتەوە مەدینە بینی دووڕوەکان مزگەوتێکی دیکەیان بۆ خۆیان دروست کردووە بە بەهانەی ئەوە کە مزگەوتەکەی ئەو دوورە، بەڵام بەستیانەوە بوو کە خەڵکی لە مزگەوتەکەی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام دوور خەنە. تۆ سەیری ئەو پیلانە شەیتانی کە لەو سەردەمەوە دژ بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام هەیە لە سەردەمانێکا کە وەحی بۆ دێ. بۆیە ئێستا لە سەردەمانی ئێمە ئەو هەموو مزگەوتە زیرارە کراونەتەوە، مزگەوتە تەزویر و فاڵچیە، ئەو هەموو مەلا مزەور و فاڵگرەوەشی لێ. خوای گەورە فەرمانی بە پێغەمبەری نازدار کرد عەلەیهی سەڵات وسەلام کە مزگەوتی دووڕووەکان بڕوخێنە و ئاسەواری مەهێڵ، با ناویشی مزگەوت بێ و نوێژیشی تیا کرا. پێی فەرموو: والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون لا تقم فيه أبدا. واتەو کەسانی مزگەوتێکیان بۆ زیاندان دروست کرد تا کوفری خۆیانی لێوە بڵاو بکەنەوە، تەفرەقەی پێ بخەنە ناو مسڵمانانەوە بۆ ئەوی بیکەنە سەنگەر و قەڵای خۆیان و ئەو کەسانە کە پێشتر دژایەتی خوا و پێغەمبەری خۆیانە کرد. اینجا سوێندی تەکیدی ژەخۆن کە گوایە غەیری چاکە خوازی هیچ مەبەسێکی ترمان لە دروستکردنی ئەم مزگەوتە نەبووە. خوا شایەتیەدا ئەوانە درۆزنن، قەت نوێش لەو مزگەوتەدا نەکەیت و نەچیتە ناویەوە. ئەمەش بەم شێوەیە ڕووخێنرا. ئەم غەزای تەبوک تاقیکردنەوەی مسلمانان بوو. پیاوی سەرڕاست و دڵسۆزانیانی لە دووڕوەکانی ناویان دەرخست. مەشق پێکردنیان بوو لەسەر خۆ ئامادەکردن بۆ جەنگی دەرەوەی وڵاتی خۆیان کە لە داهاتوی ژیانیان ناتووشیانە بێتەوە.